چه هەیە لە ئێمە لەژێر دەستی مامۆستا گەورە نەبوو بێت، گۆشت نەبوو بێت، پەروەردە نەبوو بێت، پسپۆڕی و داهێنانی خۆی لە بوارە جیاوازەکانی ژیان نەدۆزی بێتەوە. لە هەندێک وڵات بەرزترین ئاسی پەروەردە مامۆستایەتیە، بۆ لەبەرەوەی تۆ هەر لەژێر دەستی مامۆستا پەروەردابی لە بوارە جیاوازەکاندا، ئیتر هەر بوارێک بێت، پزیشکی بێ، ئەندازیاری بێ، زمان بێ، کۆمپیوتەر بێ، هەر بوارێک بێ لە ژیاندا. خۆشبەختانە مامۆستایانی ئێمەش لە هەرێمی کوردستان ئەو ئەرکا قورس و گرانیان خستۆتە سەرشانی خۆیان بواری پەروەردە و فێرکردنە. لە کوردستان دەڵێت پەروەردە ئینجا فێرکردن، واتە منداڵ کاتێک دەچێتە ژێر دەستی مامۆستا یەکەم شت پەروەردەی فێر دەکرێت، دوجار فێرکردن کە ئەو سیستەمانە هەیە کە لە هەرێمی کوردستاندا پەیڕۆ دەکرێت. ئەمڕۆ ئێمە باس لە ڕۆڵ و ئەرک و پێگەی مامۆستا دەکەین، بزانین پێگەکانیان چۆنە، ئیتر بەرەو دەستپێکی دەوامیش دەچین. ئەم تەوەرە گفتوگوی زیاتر دەکەین بە میانداری زۆر بەڕێز مامۆستا تۆفیق کەریم، ئەندامی لقی یەکێتی مامۆستایانی کوردستان کە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. مامۆستایان زۆر بەخێر بێی، ڕۆژێکی نوێت باش. زۆر سپاس، هەموو کاتێکمان باش، دەستان خۆش بێت. زۆر سپاس. مامۆستا بەچی ئەوترێ مامۆستا؟ هەنی بۆی پێناسەیەکی کەین. بەڵێ. هەموو کەسێک مامۆستایە ئەوەی کە پسپۆڕیەک بڕوا نامەیەک تاو دەکا و دەبێت لە ناوەندێکی پەروەردەیە دەرز بڵێتەوە. مامۆستا ئەو کەسە لە خۆبردوومان دوونەناسەیە کە هەموو ژیانی خۆی تەرخان دەکات بۆ پێگەیاندنی نەوەکانی میلەتەکەی وە قسە سەر شاڕێگەی ڕاستی نیشتیمانی و نەتەوەیی بە هەڵگری مەشغەڵی زانست و زانیاریە لە بواری پەروەردە و فێرکردندا. مامۆستا ئەو کەسەیە کە خۆنەویستانە خزمەت بەگەل و نیشتیمانەکەی دەکات، سەرمەشقی ڕاستی و زانست و پەروەردە. مامۆستا دامەزرێنەری کۆمەلگایە، مامۆستا چرای ڕۆشنی ناوگەلە، مامۆستا بنیانەری کۆمەلگایە. ئەگەر سیرکەین لە دێر زەمان و لە هەموو دنیا مامۆستا ئامڕازێک بووە بۆ پێگەیاندنی نەوەکانی میلەتەکەی، فێرکردن، پەروەردەکردن بە شێوازی نیشتیمانی، نەتەوەیی، لێبوردەیی، چرایەکی ڕووناکەرەوە بووە لە ناو میلەتەکایە بۆ ئەوەی تاریکی و نەزانی پاڵ پێوەنێت، ڕووناچی و گەشەپێدان و خۆشبەختی و بەختەوەری پەرەبسێنێ لە ناو کۆمەلگادا. مامۆستا ئەزانین ئێستاە پرۆسەی پەروەردە و خوێندن کۆمەڵە گۆڕانکاری بەسەریا هاتووە بە دۆخێکی تۆزێک ناخۆشە ئاڕوا، چونکە کۆرۆنا و ئەم بارودۆخانەوەی لێ کردووە کە لەودێکی زۆر کەوتێتە سەر مامۆستایان و ئەبێت ئەمان ئەم لەودا و ئەم بارگرانی لە تەلەبەکانیان دوور بخەنەوە لە کاتێکە کاریگەریەکە بەسەریانە. لەتان وایە کە ئەبێت مامۆستا لە ئێستاە بە چ شێوازێک ڕێگەی خۆی باتە پێشەوە بۆ ئەوەی کە هەم لەگەڵ دۆخەکەی ڕابێت، هەم وا بکات کە تەلەبەکان و خوێندکارەکانی لەم دۆخە بە دوور بن، بەڵام ئەرکی پیرۆزی خۆشی بەڕێوە ببات. لەم کاتی ئێستا کە هەموو جیهان بەرۆشی پێگیراوە بەم ڤایرۆسە نەگریسە و چەندەها و دەیان و سەدان مامۆستایشی لێبردین و خەڵکی جوامێر لە ناو گەلەکەمانە بەوە کۆچی دواییان کرد. و ڤایرۆسی کۆرۆنا ئاستەنجێکی زۆر گەورەی لە بەردەم گەشە سەندنی پەروەردە و فێرکردن ئاستەمێکی قورسی بۆ دروست کردبوون، بەڵام هەر مامۆستایان بوون کە بە هەموو شێوەیەک پێداگیریمان دەکرد لەسەر ئەوەی بچینەوە کلاس، بچینەوە ناو پۆلەکان، قوتابیەکان بینەوە پۆل، تەنها فێرکردنی ئەلکترۆنی لە ماڵەوە و بە دیار شاشەیەکەوە ئەوە مەطلبی تەواوی و ڕاستی نایە بەدەستمانەوە. بۆیە ئەمە داکۆچی کاری ئەوە بین هەموویەکی یەکێتی مامۆستایانی کوردستان، هەموو وەکو مامۆستایان کەوا بچینەوە لە ناو پۆلەکانە بۆ لەبەرەوەی بواری پەروەردە نابێ وەلا بنین، بواری پەروەردە پێش فێرکردنە. ئەگەر ئێمە توانیمان بە شێوازێکی زانستیانە بوارە پەروەردەیەکە بەرەو پێشەوە بەرین و بە هاوشانی بواری فێرکردن، ئەوە ئەتوانین کۆمەلگایەکی وشیار و بە سەلیقە و بەتوانا و پڕزانست و زانیاری بەرهەم بێنین. ئێستاش بەهۆی ئەم پەتانەگریسەوە مامۆستایان پێویستە بەدەم داوای وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستیەوە بچن، هەموو ڤاکسین بکەن بکرن تاوەکوونێ
زاڵین بەسەر ئەو تەنگەژانی کە هێتە بەردەم پرۆسەکە خوێندن بۆ ساڵی 2022 و هەوڵ بدەین بە ڕێنمایی زانستیانە بە ڕێنمایی پەروەردەیانە قوتابیان خوێندکاران دوور بخەینەوە لە مەترسی توشبوون بۆ ڤایرۆسەنەکە هەم خۆیان هەم مامۆستا خێزانەکان بوو بە ئەرک یعنی بوو بە مەرج بۆ سەر مامۆستایان پێما بێت بەپەی داتایەک تا دوێنێت لە 21 مامۆستایان بە ڤاکسینی کۆرۆنا خۆیان کوتیوە ئەمە ژێکی کتر لە ئەرکەکانی پاراستنی بواری پەروەردەکە مامۆستایان پێهێڵەسن وەک مەرجێکی ئیجباری نیە بەڵام ئیجباری. پێویستە هەموو کەس بۆ پارێزگاریکردن هەم لە ژیانی مامۆسای هەم لە ژیانی ڕۆڵەکانمان ئەو ڤاکسینە بکەین تاوەکو نێزاڵ بین بەسەر ئەو نەخۆشیە تا پرۆسی خوێندن لەوە زیاتر دوانەکەوێت تا بتوانین ئەم ساڵ ڕۆژەکانی خوێندن هەمووی لە ناو پۆلدا بەرینە سەر زانست و زانیاری زیاتر بەرەو پێشەوە بڕە جێگەی دڵخۆشیە هەر بۆ حاڵەش ئاستی دەرچوون لە ئاستێکی باشا بوو دیان خوێندکاری سەرکەوتوی زۆر باش لە قۆناغی 12 ئەوە نمونە و بۆ کە مامۆستایان هەر کۆڵیان نەداوە هەر کۆڵیش نادەن و بەرەو پێش شێوە دەبن بەڵام پێویستە زیاتر وشیارەیانتر مامەڵە لەگەڵ ئەم ڕۆژەدا بکەین باشە مامۆستا یعنی جاران ڕخنەیەک هەبوو لە مامۆستا دەگیرە دەیانوت لەو پەیمانگەی کە تەواوی کردووە لەو زانکۆی کە تەواوی کردووە ئەو سیستەمی کە پێیەتی ئەو مەنهەجی کە هەیە هەر لەم چوارچێوەیەدا لە یەک بازنەدا دەخولێتەوە مامۆستایانی ئێستاش لە هەرێمی کوردستان هەر بەو شێوازن یان نەخێر ساڵ لە دوای ساڵ خولی بەرەو پێشبردنیان هەیە خولی زیاتری پەرۆپێدان لە توانەکانی زات و بواری پەروەردەیی هەیە ئەمانە هەیە یان نییە یان ئەمە داواکاری مامۆستایان خۆشیانە بەڕاستی کە پێویستەکە هەبێ ئەگەر پلانمان نەبێت وەزارەتی پەروەردە پلانی گشتگیر و پێشکەوتووی نەبێت پێش ناکەین پلانەکانمان دەبێت لەوە خۆی بینێتوانێت بەڕاستی بە مۆدێرنکردنی خوێندن لەم سەردەمەی ئەولەمەدا زۆر پێویستە و مامۆستایان زیاتر چاوکراوەتر و ئازاتر و وریاتر سەرمەشقی ئەو کاروانە زانستیە بن پێویستە خولی زۆر باشی زانستی و پەروەردەی و ئەکادیمی بۆ مامۆستایان بکرێتەوە و ئێستا پێویستەواتان نەکراوەتەوە ئێستا دەرچوان زیاتر دەچوانی کۆلێجن ئێستا پەیمانگاکان نەماوە خانی مامۆستایان نەماوە ئێستا شادی ئەکادیمی بە کالۆریۆس ئەێنێت مامۆستا کەس ناتوانێت بڵێ من لەگەڵ ئەو سەردەمەدا خۆم ناگونجێنم بەڵکو هەموو مامۆستایان دەوێت لەگەڵ ئەو سەردەمەدا خۆیان بگوجێن خۆیشیان گونجاندووە چونکە بوارە تەکنیکی و تەکنۆلۆژیەکان ئەمەندە بەرەو پێشەوە دەڕوات ئەگەر لەگەڵیان نەڕۆین ناتوانین پەروەردەیەکی دروست بگەین جەنابەت بەپێی ئەزمموی خۆدوە لە نزیکەوە لە بوارەکەی بینیوتە ئایا ئەوەی کە لە کۆلێژەکانە ئێستا ئاراستەی مامۆستایانی ئێمەکرێت ئەوەندە هەیە مامۆستایەک پەروەردە بکرێت کە هەم لە بواری زانستە هەم لە بواری پەروەردەیە قایم بێت بە هەموو هەکبەکەی خۆی وا تاوا هەیە کە مامۆستایەک بۆ تەلەبەی ئەم سەردەمە گونجاو بێت بەڵێ مامۆستایان ئێستا لە کۆلێجەکانی پەروەردە کۆلێجەکانی هونەر کۆلێج زانست باشن پێشکەوتون توانایان زیاترە بە سەلیقەترن لە ڕووی بەکارهێنانی کۆمپیوتەر و ڕێگاکانی وانەوتنەوەی تازە ئەوە لە زانکۆکانە دەیخوێنن ڕاپۆرتیان هەیە باسییان هەیە لەسەر ئەوانە باشتر بەرەو پێشەوە چووە بەڵام پێویستە زیاتر و زیاتر پلانی کاریگەرتر و چڕتر و فراوانتر دابنین بۆ ئەوەی بتوانین لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری بین. پێویست بە چی زیاتر هەیە مامۆستا تۆفر؟ وڵا ئێستا حالیان زۆر پێویستە بە خولی زانستی و پەروەردەی زۆر باش بکرێتەوە بۆ مامۆستایان زۆر پێویستە خوێندنگاکان نۆژەن بکرێنەوە هۆڵی زانستی و مختبەرات و تاقیگە و پێداویستەکان دابین بکرێت ئیتر ساڵانی شەڕ و شۆڕ و داعش و دواکەوتوی و نەبوونی موچە ئەمانە با ئیتر بەس بێ کۆتایی پێبێت ینی کەشێکی ئارام بێت کەشێکی ئارام
هەم بۆ مامۆستایان و هەم بۆ خوێندکاران و قوتابیان دابین بکرێت و ئێستا هەموو پێداویستیەکانی قوتابخانە و خوێندگاکان یعنی لە ڕووی ئیداریەوە بۆتە ئیپەروەردە ینی بە ئیپەروەردە هەموو کارەکان دەڕوا یەک چاوی ئەلکترۆنیە و دەڕوا هەموو کارەکانمان زۆر پێشکەوتووە بەروبەر بەڵام پێویستی بە تەکنیکی باشتر بە ڕاهێنانی مامۆستایان لە بواری زانستی و پەروەردەیی و ئەمانە باشتر بکەین پێداویستەکانی قوتابخانەکان دابیکەین قوتابخانە و خوێندگاکان زیاتر بکرێت دوو دەوامی و سێ دەوامی نەهێڵرێت خولەیەک کرابەوە بۆ مامۆستاکان کۆمەڵگەی مامۆستانیش تیا بەشدارین کرد و لەسەر ئەوی کە چۆن مامۆستایەکی سەرمەشق و کاریگەر پەروەردە بکرێت بەڕای جەناب چۆن مامۆستایەکی لەم جۆرە پەروەردە دەکرێت مامۆستایان پێویستە ئێمە خۆمان بە دوای هەل و مەرجێکی گونجاوە بگەڕین بۆ ئەوەی توانای زانستی خۆمان پێش بکەین ئەگەر توانای زانستی خۆم پێش نەکەم جای وایە لە ماڵە کاتێکی شێسە منداڵەکە لەوانەیە لە توانای باوکە دایکی بەهێزتر بێت لە هێتە قوتابخانە و خوێندگا ئەو شتە ئەلکترۆنی و هینانی کە لە بەرتەسی ئەوە بۆی مسۆگە کراوە لەوانەیە ئێمە نەتوانینەوە ئەگەر بێت و ئێمەش خۆمان نەگونجین لەگەڵ ئەو هەلوو مەرجە جیهانیەدا ئێمەش دواکەین کاتە پێویستە مامۆستا تەقیم هەڵسەنگاندن هەبێت بە مامۆستایان جاران بیرمە لە پۆلا بووین ئەیانوت ئەرەوەڵای مشریفا و سەرپەرشتیار هاو یعنی ئەو ڕۆژە کەشێکی پەروەردەیی جیاواز بینی وەکو لە ڕۆژەکانی تر چەند گرنگە ئێستا سەرپەرشتیارەکانمان چاوکراوەتر بن هەڵسەنگاندن بۆ مامۆستا هەبێت لە جیهاندا باشترین مامۆستای جیهانیش هەڵەبژێردرێت نازانم ئاگاداریەوەیانە لە هەندێک وڵات هەیە باشترین مامۆستا هەڵەبژێردرێت ئەم ساڵ باشترین مامۆستا بوو بەتایبەتی لە وڵاتانی کە وڵاتی هەژارنشین و لە وڵاتانی جیهانی سێمن کە بە هیچ پێداویستێکیان لە بەردەستانێ بەڵام با شێوازێکی باشواناڵێنەوە چەندە گرنگە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە هەڵسەنگاندنانە هەبێت کاک ئاری یەکەی سەرپەرشتیاری ئێستا بەو ناوی مفەتیش و سەرپەرشتیار وینە نەماوە بوونەتە هاوڕێی قوتابخانە هاوڕێی ڕەخنەگرت ڕەخ یعنی دەبێ ڕەخنی بنیادنەر بکەن لە ناو قوتابخانە هاوکاری مامۆستا هاوکاری بەڕێوەبەر بێت هاوکاری قوتابیەکان بێت بۆ سەرخستی پەروەردە و فێرکردن و هیچ کارێک لە ژیانە سەرکەوتوو نابێت ئەگەر هەڵسەنگاندنی بۆ نەکەی بۆ ئەو پلانی کە جێبەجێت کردووە و هیچ کارێک سەرکەوتوو نابێت ئەگەر بە ڕێچکەی سوپاس و سزادا تێنەپەڕ ئەگەر هەر قوتابیەکانم ئەگەر کارێکی جوانەکەن تۆهانیان دەستخۆشییان لێکە دەست بێنە بە سەریانە ئافرینیان بکە چەندیان پێخۆشە لەگەڵ مامۆستاکەیاندا و کارەکەیان زیاتر حەز لێ دەکەن و سەرکەوتوو دەبن ئەگەر هەمووی بە یەک شێوەسەیەکی ناکرێت دەبێت تێگەیشتی پاداشت و سزا هەبێت هەڵسەنگاندن هەبێت ئەمانە بەجێبەجێکردنی پلانەکان هەیشە بەڵام حەقا باشتر و چاکتر لەم ساڵ چونکە خۆ دەزانی پرۆسەی خوێندن چەند ساڵێکە زۆر بە ناتەواوی دەڕات بەڕێوە لەبەر ئەو وەزعانە هەمواری کە تووشی جیهان و هەرێمەکەی ئێمەش بووە بۆیە پێویستە ئاواتە خوازین لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا وەزارەتی پەروەردە بە گوڕوتینێکی باشترەوە زۆر بە وریاییەوە ئەو پلان و بەرنامانی کە ئێستا دای ڕشتووە بەرنامان بواتەوە زۆر جوانە یعنی هەم بۆ پیادەدا چوونەوە بەو مفرەدات و ئەو دەرسانی کە ساڵی پێشوو تاواو نەکراوە پێداچوونەوەیکی پیا بکەینەوە بۆ قوتابیەکانی پۆلەکان ئەم ساڵ بۆ ماوەی سێ هەفتە هەر لە ئێساوە ئەو ئامادەکراوە ئەو کارێکی زۆر باشە و مامۆستایان ئیداری قوتابخانەکان سەرپەرشتیاران بە دوواداچوونی جدی لەسەر بکەن تاوەکوێ بتوانین تەکانێکی باشتر بە پرۆسەی پەروەردە و فێرکردن بین و بیبینە پێش زۆر بەڕێز مامۆستا تۆفیق کەریم ئەندامی لقی یەکێتی مامۆستایانی کوردستان سوپاس بە ئامادەبوونت دەستت خۆش بێت